من ناوم هونەر عومەر کاونی بڕۆناوی ماستەر لە ئایتی خولیان بۆ ئایتی و بۆ درۆن چەند ساڵێکە مەسەلەن درۆن زۆر بەکارهێنم و ئەوەی کە بینیم درۆنێکی تازە هەیە لە دنیا کە بەکارهێنرێ بۆ بواری کشتوکاڵ و ناوچەکەی ئێمەش ماشەڵڵا ناوچەیەکی بەپیت و بە فراوانی کشتوکاڵمان هەیە لەبەرەوە بیرم لێ کردەوە وەکو یەکەم کەس ئەم درۆنە بێمە هەم کوردستان و هەم عێراق ژەمە یەکەمدانەیە ئێستا لە حاڵەتی تێستانی و بەکارهێنی کارانسانێکی زۆرەکە بۆ جوتیار لە زۆر ڕۆ مەسەلەن پێویستی بە کەمتر دەرماڕشتنەیە و کاتێکی کەمتر و سەریعتر ئەمە ئەوە کارێکە بۆی مەسەلەگە جوتیارێک ئەم ساڵ 10 دۆنم زەوی هەبێت ئامێرێکی وا هەبێ کاری پێ بکە ساڵیان دەلەوە چێ بتوانێت 20 دۆنم زەوی بە ئیجار بگرێ چونکە کێشی دەرمانڕشتنی نامێنێت بەو شێوەی ناڕەحەتی کە ئێستا هەیە بە کۆڵەپشت و ناڕەحەتێکی زۆری هەیە مەسەلەن ئەگەر بە کۆڵەپشت دەرمان بڕشی احتیمالی زۆرە ئەم دەرمانە بگەڕێتەوە لە ڕێی هەناسەوە هەڵی مژیت و کۆمەڵێک لە ڕێی تەندروستی و تووشی کۆمەڵی نەخۆشی ببیت. ئەم پرۆکە بچووکە کاراسانیە بۆ فەلا زۆر شتێکی باشە بە مەکینە ئەیشی بە مەکینە دەرمانی ڕێژین ئەیشێلێ وەریەکانە شکێنە بەڵام ئەم پرۆکە شتێکی زۆر باشە بۆ فەلا دەرمانی بیبەری پێڕێژی تەماتی پێڕێژی کاڵک و شووتی پێڕێژی ئەمە هەستێکی زۆر باشە و شتێکی زۆر ئاسانە زۆر باشە دەرمانەکەش هیچی بەزایە ناڕوە لەسەر ئەیڕێژە بەسەر هەموو تەماتەکە.